هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پێداچونێ بەم مەسعەدا بکات و هیوادارم نرخی بەنزین وەکو جارانی لێبێتەوە و ئەو بازرگانانە هەر یەکە و بە کەیفی خۆی نرخێکی بەنزینی داناوە. ئێمە زۆر کێشەمان هەیە بە نسبەت هاوینان کە دنیا گەرم دەبێتن. زۆر ئینسان زۆر فکری هەیە مەسەلەن بۆ سەوزاییکردنی شارەکەی یان وڵاتەکەی. بۆ نمونە شاری هەولێر هاوینان پلەی گەرما دەگاتە 45 ئەگەر بێت و ئێمە ڕێژەی سەوزایی زیاد کەین لە 15 و بگرە 20 ئەوانە وڵاتەکەمان زۆر بەرەو پێنجی و کەشوایەکی خۆش و بێگومان زۆر کەس ئەو فکرێشی هەیە بۆ نمونە مەسەلەی ئەوەی کە پێویستی بە ئاوە ئێمە کێشەی ئاومان هەیە بەڵام ئێمە دەکرێت سوود لە پاشەڕۆی ئاوی ماڵان وەربگرین. زەرمەندی یەکەم لە گرانبوونی نرخی بەنزین هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەگشتی بە تایبەتی ئەوانەی کە هەژارن کەم دەرامەتن زارەبەرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەی کۆنتترۆلی بارودۆخی گرانبوونی بەنزینی هەرێمی کوردستان بکات.